بینەرانی ئازیزی تاوتوێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. تاوتوێ ئەمڕۆمان تایبەتە بە 19هەمین ساڵ یادی تیرۆرکردنی دکتۆر سادق شەرەفکەندی کە لە ساڵی 1992 بە مەبەستی بەشداریکردن لە 19هەمین کۆبوونەوەی سۆسیالیست ئینتەرناسیۆنال دەچێتە وڵاتی ئەڵمانیا و لەوێیش تیرۆر دەکرێت. لایەنێکی تری گفتوگۆی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر هەڵبژاردننی پارلەمانی چاوەڕوانکراوی ئێران و جێگای کورد لە هاوکێشە سیاسەکانی ئێراندا. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری کاگمادی ئەحمەدیمان کردووە وەکو چاودێرێکی سیاسی و بەرپرسی پێشووی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی. کاگمادێح بەخێربێی گەر لەوێەوە دەست پێ بکەین پێم خۆشە پێم بڵێ دکتۆر سادق شەرەفکەندی کێیە و ژیانی سیاسی خۆی لەناو حزبی دیموکراتدا چۆن دەست پێ کرد. لە ڕاستیدا دکتۆر سادق شەرەفکەندی بەرحاڵ کەسێکە بە پێ وەزن و قورسایی خۆی و نەماڵەکەی ناسراوە ڕەنگە ئەمن لە ئاست بارحاڵ پێ ناسەکردنی ودا بارحاڵ نەتوانم ئەوە بم بە بتوانم لە ماوەیەکی کووردا کەسایەتی دکتۆر سادق پێ ناسەکەم بەڵام بارحاڵ لە بنەماڵەیەکی ناودار لەدایک دەبێت لە شاری بۆکان پاشان بارحاڵ بە حکمی هەژاری برایەوە ئەم هەژاری شاعیر تێکەڵی کۆڕ و کۆمەڵی سیاسی دەبێ و ئەوە لە کاتی کۆماریشدا دەبینین بارحاڵ بنەماڵەکەیان تێکەڵی کۆمارن و لەوێەوە کاریگەری سیاسی وەردەگرێ و پاشان بۆ خوێندن ڕوو دەکاتە تەبرێز و دوایەوەی خوێندنی دو ناوەندی تەواکە بۆ زانکۆوانە دەچێتە تاران وە لەوێ بە کالریۆس ماستەری شیمی وەردەگرێ پاشان دێتەوە ماوەیەک سەرقاڵی مامۆستایەتی دەبێت لە شار و ناوچەکانی کوردستان و لە ورمێ و ئەوانە دواتر بە حکمی هەندێک چالاکی و ئەوانەوە کەیان بوو لایەن ڕژیمی پاشایەتیەوە دوور دەخرێنەوە بۆ کەرەج و شارەکانی دی و دوای ماوەیەکی دی بە لە ساڵی پێمایە 1972 بورسی خوێنی لەلایەن وەزارەتی عولوم بۆ دەردەچێەوە دەتوانێت بچێتە فەرانسە لە سوربۆن لە نایەدا دکتۆرای شیمی ئانالیز یا کیمیای ئانالیز وەربگرێ لەو ماوەیەدا کە لە پاریس دەبێ لەوێ لەگەڵ ڕەحمەتی دکتۆر قاسملو ئاشنا دەبنەوە پەیوەندی دەگرێت بە حیزبی دموکراتەوە لەوێەوە پێی بڵین لەوێەوە ڕەنگە مەسەلەن وەکو پێشتر مەسەن حیزبی دموکراتی ناسیوە تێکەڵی کۆڕ و کۆمەڵی سیاسی بووە بەڵام بە شێوەیەکی ڕسمی لەوێەوە دێتە نێو ڕێزەکانی حیزبەوە ئەبێتە ئەندام پاشان کە دەگەڕێتەوە ئێران لە تاران هەر پەیوەندی لەگەڵ حیزبێ دەبێەوە سەرپەرشتی کاروباری حیزب دەکات لە تاران. پاش شۆڕشی گەلانی ئێران دەبێتە بەرپرسی بەڕاستمەند دەبێتە بەرڕاوێژکاری کمیتەی ناوەندی و لەوێش بەڕاستنی ئیشوکاری حزب لە تاران بەڕێوە دەبا و لە کۆنگرەی چواری حزبی دموکراتی کوردستانیشدا لە ساڵی 1970 کە وەختە لە مابات گیرە دەبێت بە ئەندامی کمیتەی ناوەندی و پاش چەند مانگ لە پلۆنەمێکە دەبێتە ئەندامی دەفتەری سیاسی و تا و کاتێک کە شەهید بووم ئەندامی دەفتەری سیاسی بۆ چەند دەورەشدان جێگری دکتۆر قاسملو بووە. کاکمادی وەکو دەزانین دوای تیرۆرکردنی دکتۆر بڵین عەبدوڕەحمان قاسملو دەبینین دکتۆر شەرەفکەندی وەکو ڕێبەری یاخود ڕابەری یان هەر ناوێکی دەبینین حزبی دیموکرات هەڵدەبژێردرێت. ئەم هەڵبژاردنە چۆن بوو و بۆ بوو؟ لە ڕاستیدا دەبین لە بارودۆخێکی قەیراناویدا کە مەسەلەن شەڕی ئێران و عێراق کۆتایی پێدێ کە کورد دەکەوێتە مەسەلەن بوحنانێکەوە کایە بزوتنەوەکەی دەمێنێ نامێنێ بەرحاڵ لە ئەنجامی و توێژێکا کە دێتە گۆڕێ دکتۆر قاسملو ترۆر دەکرێت وەکو ڕێبەری بزوتنەوەی ملی دموکراتیکی خەڵکی کوردستان و وەکو سکرتێری حزبی دموکراتی کوردستان کە ئەو ترۆر دەکرێت لەو کاتەدا دکتۆر سادق جێگیری دکتۆر قاسملو دەبێت تەبیعەتی دوای ترۆرکردنی دکتۆر قاسملو و کمیتەی ناوەندی کۆبوونەوە بە تێکڕایدن دکتۆر شەرەفکەندیان وەکو سکرتێری حزبی دموکرات هەڵبژارد. بەڵێ وەکو دەزانین دوای بە ئامانجکردنی دکتۆر قاسملو بە نزیکەی 4 ساڵ 3 ساڵ ببوورە کەمتر لە 4 ساڵ دکتۆر شەرەفکەندی سادق شەرەفکەندی لە بڵین دەکرێت بە ئامانج. بۆچی ئەم کرا بە ئامانج و دەمەوێت بە شێوەیەکی تریش پرسیارەکەم بکەم بۆچی دکتۆر سادق شەرەفکەندی یعنی بڵین سوودی لەو ئەزمونەی پێشوو نەبینی کە تایدا دکتۆر بڵین قاسملو تیرۆر کرا لە پەیوەندی لەگەڵ بەشی یەکەمی پرسیارەکەدا کە بۆچی دکتۆر شەرەفکەندی کرا بە ئامانج پێم وایە مەسەلەن دەکرێمە لە چەند لایەنەوە بچین بۆی بەڵام ئەوەی بەرچاوە کۆماری ئیسلامی بە ترۆرکردنی دکتۆر قاسملو ویستیارەز بێنێ بە بزوتنەوەی کورد و بە حیزبی دیموکراتی کوردستان بەڵام بەرحاڵ بە پێچەوانەی ویستی ئەوان
کەسایەتێکی وەکو دکتۆر شەرەفکەندی ئەو بۆشایەکە لە حیزبی دموکراتتا دروست بوو توانی تا ڕادەیەک بڕیکاتەوە لە ماوەیەکی زەمەنی کەمدا بێتە کەسایەتیە کە نەتەنیا لە ئاستی بزوتنەوەی کورددا محوەریەتی هەبێت لە ئاستی سەراسەری و بزوتنەوەی سەراسەری ئێرانیشدا محوەریەتی هەبێ و ئۆپۆزیسیۆنی دیکەش چاوی لێ بکەن و لە دەوری باڵێن و بەرحاڵ وەکو کەسێک کە چاوی لەکەن بێتە هەوێنی یەکگرتنی ئۆپۆزیسیۆن لەم ناحیەوە بۆ ئێران گرنگ بوو پێوا بوو بە تەرۆرکردنی دکتۆر قاسم و کۆتایی بەو مەسلەیە دێنێ بەڵام غافڵ لەوەی کە بەرحاڵ کەسی گەوک دکتۆر سادقی شەرەفکەندی دەتوانێت ئەو بۆشایە پڕکاتەوە لەم ناحیەوە بوو کە بەرحاڵەوان بە مەسەلەکە حساس بوون و هاتن ئەویشیان کردە ئامانج و بەرحاڵ ترۆریان کرد بەڵام ئەوەی کە بوو کورد مەسەلەن دەرس لە ئەزمون لە مێژوو وەرناگرێ حقەتەن پێم وایە بەعام یەکێک لە خەسڵەتەکانی کوردەوەی حافزەی تاریخی ئێمە لاوازە و هەمیشە کەوتوینێتە داوێکەوە کە بەرحاڵ خارج لە ئیرادە و ویستی خۆمان بووە بەڵام دەشکرێ بەرحاڵەوانە بە لە بەرچاوگرتنی ڕابردووە زمونانەی کە بوو ئێمە هەڵبدەین کەمیان کەینەوە یا پێشی پێبگرین نەهین ئەوەنە زیانبار و بەرحاڵ کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە کە مەسەلەن تۆ لە ماوەیەکی زەمەنی کورددا دوو کەسایەتی گرنگی بزوتنەوەی کورد دوو سکرتێری گەورەی حزبی دموکرات مەسەلەن بکرێن ئامانجولیان دێمە سەرباسی کاریگەری نەمانی ئەم دوو ڕێبەرە گەورەی حزبی دیموکراتیش بە قسەکردن یاخود بە ئاماژەدان بە ئەو لایەنەیان ئەو حکوومەتەیان ئەو کەسانی کە بەشدار بوون لە تیرۆرکردنی دکتۆر شەرەفکەندی کە بە تێرۆری میکۆنۆس بڵین بە ناوبانگە ناوبانگی دەرکردووە کێ بوون ئەوانەی بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە بڵین بە ئەنجامدەری ئەم هێرشە ناسێنران لە ڕاستیان پێشەوەی پێم خۆش ئاماژەیەک بۆ کەم کە بەرحاڵ لە نێوان دۆسیە ترۆری دکتۆر قاسم و دکتۆر شەرەفکەندیا کۆمەڵی جیاوازی هەیە دەبینین لە دۆسیەی ترۆری دکتۆر شەرەفکەندیا پێچوانەی دۆسیەی ترۆری دکتۆر قاسم و هەرچەند وسانەر دوکان لە دووڵاتی دراوسێدان کە لە ڕووی زمانیان هاوبەشە کۆمەڵی کولتور و ئاداب و دابوونەریتیان هاوبەشە بەڵام دەبینین لە بێرلین دادگا بە شێوەیەکی سربەخۆتر عمل دەکاوە بڕیار لە کۆتاییدا مەسەن لەسەر پەروەندەکە دەدا بەڵام ئەوەی گرنگ بوو کە لەو پەروەندەیەدا بەرحاڵ دوای چەند ساڵ لێکۆڵینەوە بە دوواداچوون و بردنەدادگای شایدەکانی ئەو کارەساتە مەسەن کەسێک و کازم دارابی بڕیاری زیندانی بۆ دەرچوو کە کەسێکی وەکو عەلی فەلاحیان وەزیری و کاتی اطلاعاتی کۆماری ئیسلامی ڕاستەخۆ بەرحەڵ لایەنەوە دادگا و بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرچوو درایە پۆلیسی ئینتەرپۆل کەسێکی وەکو ڕێبەری کۆماری ئیسلامی کە مەسەلەن ئێستا شەرمەوە عەلی خامنەی دەبینی ڕاستەخۆک و تاوانبار لەو دۆسیەدا لە قەڵەمەدرێ ئەمە زۆر گرینگە کە مەسەن ڕێبەری وڵاتێک کە هێشتا ماوە لە حاڵی حیاتدایە لەلایەن دادگایەکەوە بەڕەسمی وەکو تاوانبار بەرحاڵ باسی لێ بکری ئەمە مەسلەیەکی زۆر گرنگ بوو لەو کاتا بۆ کوردەوە دەکرێت بڵین دۆسیەی ترۆری دکتۆر شەرەفکەندی باڵگەیەکی هەرە بەرجەستە و هەرە زەقە بۆ سەلماندنی ترۆریزمی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی بەڵام کورد هیچ سوودی لەمە نەبینی بەداخەوە من لەسەرەوە باوەڕم کە بەرحاڵ دەکرێت لەسەرەوە بەڵگانە مەسەن لەسەر تۆ چاولەکەی راپۆرتی ئەمنستی ئینتەرناشناڵ چاولێ دەکەی لە زۆربەی راپۆرتەکانە کە دێتە سەرەوە مەسلەیە حتمەن باس لە کارەساتی میکۆنۆس و دۆسیەی ترۆری دکتۆر شەرەفکەندیەکە بەڵام بەداخەوە کورد بۆ خۆی ڕەنگە مەسەن بەشێکیشی بگەڕێتەوە بۆ ئیمکانات و دەرەتان و مەجالەکانی کورد بەڵام وەکو پێویست ئیش نەکراوە لەسەرەوە مەسەلە ئەمە دۆسیەکی زۆر گرنگە لە ڕووی نێودەوڵەتی ئێمە دەکرایشی زیاتری لەسەرکەین لە ڕۆی میدیاییەوە بە هەمان شێوە بەڵام بەداخەوە بۆ جۆرێکە پێویستە ئیش نەکراوە بڵێ کاک مادێ نووسەرێکی کورد لە خۆرهەڵاتی کوردستان دەڵێت لە دۆسیەی تیرۆرکردنی دکتۆر سادق شەرەفکەندیدا هەندێک سەرکردەی باشووری کوردستان تێوە گلاون پێم خۆش ئەوم بۆ ڕوون بکەیتەوە وەڵامت چییە بۆ ئەم حقەتەن نازانم من بۆ خۆم وەکو بەڵگە من شتێکم لەو پەیوەندیدا لەبەر دەستدانیەوە شاید لەمەوە دەچێتە خانەی کارێکی ئەمنیەتی و پۆلیسی و دادگایە ناوەندێک کە پەیوەندی بەبەستی من لەو ڕوانگەوە گەر پەیوەستی بکەینەوە لە ناو کووردا بە درێژایی مێژوو بڵێن ناپاکی لە ناو ڕیزەکانیاندا هەبووە کوردەکان چ لە ناو خودی حزبی دیموکراتدا یاخود لە ناو ئەحزابەکانی تردا تا چەند هاوکار بوون لە بڵین لەم دۆسیەیە مەرجنی ئەم دۆسیەکانی تیرۆری تریشکە تیرۆرکردنی دکتۆر شەرەفکەندی نەیەکەم بڵین دۆسیەی تیرۆر بوو نە ئاخیریش بووە بە نسبەت کوردەوە دەزانیت لە ترۆری دکتۆر شەرەفکەندیدا کۆمەڵە شتێمە دەبێت لە بەرچاوی بگرین مەسەلەن
پێشەوە ئێمە بڕۆین لایەنێکی دی یاهینێکی تر متامکەین پێویستە خۆمان کەم و کۆڕیەکانی خۆشمان لە بەرچاو بگرین مەسەلەن ئەوەندەی من بیستومە و تعقیبی مەسەلەکەم کردووە ئەو کاتەی دکتۆر شەرەفکەندی دەچێتە ئەڵمانیا پۆلیسی وڵاتە دەڵێ کە مەسەلەن پارێزگاری لەکا بەڵام بۆ خۆی بە حکومەوەی کە ئینسانێکی خاکی و تێکەڵاو بوو مەسەلەن نایەوێ شتە بکەن ئەمەش من پێم وایە کارێکی دروست نییە چۆن وەکو دوایی دەبینین چی لێکەوت لە مەسلەیەکی تریشدا بەرحەڵ شاهیدانی ئەو کارە ساتە هەبوون دەبینی بە شێوەیەکی یاسایی لە ڕستورانێک دانیشتون چەند تەرۆریستیش کە پێشتر مەسەن ئامادەکران و ژوور دەکەون و لیان دەدرێت بەڵام ئەوەی کە چە هەماهەنگیای لە لایەنانێکی تۆکراوە یەکەم شتەکە لە مەسەلەن کوردستانە نەبووە کە مەسەلەن بڵێەوە دەسەڵاتێکی کوردی هەبووە کە تۆ تێ مشەخەسن بڵێ ئەو دەسەڵاتە یا ئەو شخصە مەسەلەن هاوکاریان کردووە لەو ترۆردا لە ئاڵمان بووە لە بێرلین بووە بەرحاڵ ڕەنگە کۆمەڵی کەس لە پشتۆ لەلاو هاوکاریان کردبێ بەڵام بە مشەخەسی ئەوەی کە ناوی دێوەباسی دەکرێت ئەو کەسانن کە ئاماژەم پێکرا بەڵانی کۆماری ئیسلام بڵێ لێرە پێم خۆشە ئاماژە بە وەڵامی پرسیارێک بم کە لەلایەن بڵین حەسەن ئەیوبزادەوە دراوەتەوە پرسیارەکە وەڵێ چۆن بوو مەبەست بڵین دیدارەکە چاوپێکەوتنە سەبارەت بە تیرۆری دکتۆر قاسم لەو دکتۆر شەرەفکەندیە لێی دەپرسن چۆن بوو ئەو هەموو تیرۆرە نە کەسێک گیرا نە لە کەسێک پرسیار کرا نە کەسێک خۆی کرد بە خاوەنی تیرۆرکراوان بمبورە ئەو پرسیارت دەڵێت ئەو لە وەڵامدا حەسەن ئەیوبزادە دەڵێت ئەو پرسیارە دەبێت لە بەڕێوەبەرایەتی حەزبەکان بکرێ مەخابن ئەوان بۆ شاردنەوەی جینایەتی تیرۆر بازرگانیکردن بە خوێنی هاوڕێکانیان لەگەڵ تیرۆریستەکان هاوکاریان کردو وەڵامی تۆ چییە؟ پێم وایە شتێکی منطقی نییە ینی ئەوە ناکرێ مەسەلەن تۆ قسە بکەی و بەڵگەت نەبێ بەڵێ ئەوەی کاک حەسەنی ئەیوبزادە دەڵێ قسەیە و بەڵگەی لە پشتنیە باشە مەسەن با ئەو قسە دەکا بەڵگە بێنێ بڵێ فلان کەس فلان سەرکردە فلان کرد پاشان ئەوەی کە بە خاوەن لە مەسەلەن ترورکراوان دەرنەکەوتون پێم وایە ئەوەندەی کراوە بۆ حیزبی دموکرات ئەوەندەی دەرەتان و مەجال هەبوو بە تایبەت لە تەریق کەسانێک وەکو مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادەوە بەرحەڵ بە دوواداچوونی ئەم مەسەلەیە کراوە بەڵام مشکل ئەوەیە حیزبی دموکرات حیزبێک نییە کە لە دەسەڵاتدا بووی توانیوێتی مەسەلەن لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵی بەرژەوەندیا بتوانێت فشارێک دروستکە بە جددیتر پەیگیری مەسەلەکە بێ و هەندێک شت ئاشکراکە پاشان حیزبی دموکرات حیزبێکی نایاساییە لە ئێران حیزبێکە مەسەلەن لە تاراوگەی ئۆپۆزیسیۆنی وڵاتەیە کەواتە کە دێتە تەعامولکردن لەگەڵ حیزبی دموکرات هەر وڵاتێک لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە تەعامول دەکا مەسەلەن حیزبی دموکرات ئەوەندەی بۆ کراوە لە کەناڵهای جۆراوجۆرەوە مەسەلەن کاتی خۆی بۆ پەروەندەی دکتۆر قاسم و وەکیلی گرتووە مەسەلەن توانیان لە تەریقی ژنەکەیەوە مەسەن بە هاوکاری کەسێکی وەکو مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە بە دوواداچوون بۆ مەسەلەکە بکەن بەڵام حەقیقەتەن دروستە ممکنە ڕەخنەش بە عەمەلکردی حیزبی دموکرات وارد بێ بەڵام ئیمکانات و توانایی حیزبی دموکراتیش ئەوەندەگاوانە هیچ ئەنجامێکی لێکەوتۆتەوە بە نسبەتی پەروەندەی دکتۆر سعیدەوەوە بینیمان بەرحاڵ دادگا بە پێچوانەی ترۆری دکتۆر قاسم و بڕیاری داوە ئەنجامەکەشی دەرکەوت و بەرحاڵ شتێک بوو کە ویستی هەم حیزبی دموکرات هەم زوتنەوەی کرد و هەم لایەنگرانی مافی مرۆڤ و کۆڕ و کۆمەڵە مرۆڤ دۆستەکان بوو بەڵام لە پەیوەندی لەگەڵ ترۆری دکتۆر قاسم و دائیمە دەبینین بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانی ئۆتریش لەگەڵ کۆماری ئیسلامی ڕێگر دەبێت لە بەرەو مەسەلە بڵێ کاک مادێ خۆت ئاماژەت بەوەدا کە بڵین تیرۆرکردنی دکتۆر شەرەفکەندی و دەرکەوتنی یاخود کەشفبوونی ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەم تیرۆرە بەڵگە بوو بۆ تیرۆری نێودەوڵەتی یا تیرۆریزمی نێودەوڵەتی لەلایەن حکوومەتی ئێرانەوە دەمەوێت بزانم ئەم تیرۆرە ئەم کردەوەیە چ کاریگەریەکی لەسەر حکوومەتی ئێراندانە ترۆری دکتۆر شەرەفکەندی هەرەوەی کە خۆت ئاماژەت پێکرۆک و بەڵگەیەکی ئەوەی یاسایی و نێودەوڵەتیە بۆ سەلماندنی تەرۆریزمی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی بەرحاڵ نەمڕۆ تۆ دەکرێت بڵێ ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامیت بردوتە ژێر پرسیارەوە لە لایەنێکی دیکایمە دەبین لەو کاتەدا بەرحاڵ وڵاتانی ئوروپایی سەفیر و باڵێزەکانیان لە ئێران دەخشێنەوە ئەمە کاریگەری زۆری هەبوو لەسەر کۆماری ئیسلامی پاشان مەسەلەن هەمووی لە ئەنجامی ئەو تیرۆرە لە ئەنجامی ئەو تیرۆرە مەسەن تۆ ڕێبەرەکەی وەکو تاوانبار لەو دۆسیا لە قەڵەمەدری
وەزیری اطلاعاتی علی فەلاحیان وەکو کەسێک بە بەرحاڵی دی دادگا داوای دەکات بڕیاری دەستگیرکردنی دەرەکە ئەمە کەم نییە بۆ بە ئیسلا پرستیژی سیاسی وڵاتێک کە بەو شێوە بشکێنێ ئەمانە دەستکەوتایەکن کە بەداخەوە ئێمە وەکو کورد بە گشتی نەکۆکو و لایەنێکی تایبەت دەڵێن بەو شێوەی کە پێویستە نەتوانراوە ئیشی لەسەر بکرێت. بڵێ وەکو دەزانین لە ماوەی کەمتر لە 4 ساڵ دوو ڕێبەری یاخود دوو سەرکردەی گەورەی حزبی دیموکرات تیرۆر دەکرێن. ئەم مەسلەیە چ کاریگەریەکی لەسەر حزبی دیموکرات داناوە لە ڕووی ئەداوە؟ لە ڕاستیدا ئەمە شاید بڵێن بەحسێکە کە زۆر جار دەکرێت کە تیرۆری دکتۆر قاسملوش کاریگەریەکی دانا تیرۆری دکتۆر شەرەفکەندی کاریگەریەکی دانا بەرحاڵ پێشەوەی کە بڕۆمە سەرەوەی کە کاریگەریەکان بەڵام بەو حاڵش ئێمە ناکرێت خاڵ لە بەرچاو نەگرین کە مەسەن نوویستی دژمنانی کوردیا کۆماری ئیسلامی لەو تیرۆرانە لە ناوبردنی حیزبی دموکرات وەرەسێنان بە بزوتنەوەی کورد بوو بەڵام بەخۆشیەوە لەوەیدا کۆماری ئیسلامی سەر نەکەوت ئەوەندەی دەمێنێتەوە بەرحاڵ کەسایەتی ئەو دوو ڕێبەرە مەزنەیە کە ترۆرکردنیان دەبێتە باعثەوەی کە حیزبی دموکرات زەربەیەکی زۆری وێکەوە لە هەمان کاتژا بزوتنەوەی کورد لاواز بێ لە سەرپێی خۆیان تا ئێستا بە بڕای تۆ دوای مەبەستم دوای تیرۆرکردنی دەزانی دکتۆر شەرەفکەندی وەکو هەر لە حیزبی دموکرات هەر لە سەر پێ خۆی بووە هەر هەبووە چەند ساڵش بەڵامی دی ژیانی سیاسی گۆڕانی بەسەرهاتووە بەرحاڵ لە بزوتنەوەیەکە یا لە حیزبێکە کەسی یەکەم دەور دەبینێ ئەو تایبەتمەندیانەی کە لە کەسایەتی دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندیدا بوون کەسایەتیەکانی دوای ئەوان بەو شێوەیە کە پێویست بوون نەیان بووە ئەو هێژمونیە کە بەرحاڵەوان نێو بزوتنەوەی کوردان نێو بزوتنەوەی سەرتاسەری ئێراندا بووە ئەوانی دیکە دروستە کۆمەڵی تایبەتمەندی باشیان هەبووە کە ئێمە ناکرێ مەسەن ڕەنج و تێکۆشانی ئەوان نادیدە بگرین بەڵام ئەو تایبەتمەندیانەی کە پێویست بۆ مەسەن لەو دوو ڕێبەرەدا بەو شێوە بەرجەستە هەبووە کە کاریگەری هەبووە لەسەر بزوتنەوەکە لەواندا بوو ئەمانەش بۆتە باعثەوەی کە تا ڕادەیەک مەسەن لاوازی بە حیزبی دموکراتەوە دیار بێ یا مەسەن چۆنمە جۆرێک بزوتنەوەی کورد بباتە قۆناغێکەوە تا ڕادەیەک مەسەن تووشی ئەوەی بکە لەو حاڵەتە ئەکتیڤەی دەربێنێ ئەمەش دەگەڕێتەوە بۆی کە بەرحاڵ دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی پێما دوو ڕێبەری استراتژیز بوون و لە کاتی خۆیدا کە سیاستیان کرۆکە لە گۆڕۆپانەکەدا فعال بوون بەرحاڵ تاکتیک و بەرنامەی تایبەت بە خۆیانیان هەبووە و هەم ئەمەلگەرا بوون هەم تێورسیان بوون بەڵام ڕێبەرانی دواتری حەزم مەسەڵەن ئەو دوو تایبەتمەندیە لە کەسایەتیانە کۆنە بوو هەم تێوریسیان بن هەم پراگماتیست بەڵێ کاکمادێ لایەنێکی تری گفتوگۆکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر ڕۆڵی کورد و جێگای کورد لە بڵین هاوکێشە سیاسیەکانی ئێراندا ئەو خەباتەی کە ئێستا کورد بڵین لە ئێران دەیکات یاخود با بڵین لە خۆرهەڵاتی کوردستان دەیکات چ جۆرە خەباتێکە ئێستا وەی کە زیاتر حیزب و لایەنە سیاسیەکان باسیەکەن بەرحاڵ خەباتێکی مەدەنیە بەڵام ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ لایەنە شێمە دەبینین دەرەتانەکان لەوێ داخراوە لەوێ فشارێکی سیاسی زۆر سەر هەیە لەسەر فعالینی سیاسی و مەدەنی ئەگەرچی مەسەلەن حیزبی دموکراتی کوردستان تاوجێ کە بۆی کراوە بەرحاڵ لە ڕێگا و لە ڕێگای جۆرا و جۆرەوە هەوڵیداوە فشار دروستکە هەوڵیداوە بگەڕێتەوە بۆ نێوگەمەکان بەڵام بە حکمی شرایەتێکی سیاسی کە ئێمە تێداین نەتوانراوە بۆ جۆرەیە کە پێویستە بڕۆینە ئەو خانەوە لە لایەکی دیشەوە ئێمە گەرچاو لە مەسەلەکە کەین بڵێن هەلومەرجی نێودەوڵەتی ئەوەندەی کە پێویستە مەسەلەن فکۆسی نەکردۆسە سەر و ناوچەیەوەکو فاکتەری نێودەوڵەتی نەیتوانیەوە پشتیوانێک بێ بۆی کە مەسەلەن تۆ بتوانی خەباتێکی مەدەنی بربەرین لەوێ پێش بخەی یا شتێکی تر کە زۆر دۆر دەبینەوە بە شێوەی کورد ئاماژم پێدا سەرکت و خەفەقانێکی لە ڕادە بەدەرەکە لە نێوخۆ حاکمە وەم سەرکت و خەفەقانە لە ڕادە بەدەرە نەیهێشتۆ مەسەن ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە بەرینەی کە هەیە ئەو بزوتنەوە سیاسیە بەرینەی کە هەیە بۆ شوەیە کە پێویستە هەستێتەوە بەرحاڵ خۆی دەربخە ئەمانە هەموو هۆکارن بەڵام ئەوەی
گرنگە بەرحاڵ لەم قۆناغەدا بە حکمی شرایەتێکی سیاسی کە حاکمە پێم وایە خەباتی مەدەنی و کارکردن لەسەر دەوڵەمەندکردنی ئەو پرۆژە و بەهێزکردنی لایەنەکانی و ڕۆشنگەریکردن و بردنە نێو خەڵک و بەهێزکردنی بەسلام ئەو میدیانەی کە لەو پەیوەندیدا کارەکەن پێم وایە باشترین مێتۆدە بۆ مەسلەیە هاوکات لەگەڵەوەش پێم وایە کورد نابێت ئەوە بکە مەسەلەن بە شێوەیەکی تاکڕاهەندی حرەکەتکە مێتۆدەکانی تر بنێتەوە فقط لەسەر یەک شتیشکە لە قتایکا بە بنبەست بڵێ تۆ ئاماژت بە چەند فاکتەرێکدا کە کاریگەری لەسەر بڵین بزوتنەوەی کورد لە ئێران داناوە لەوانەش وەکو خۆدوتت بڵین کاریگەریە دەرێکەکان و کاریگەریە بڵین ناوخۆیەکان بەڵام لایەنێکی تر کە کوردانی بڵین ڕۆژهەڵات یا خۆرهەڵاتی پێتاوان باردەکری ئەوەیە کە ئەوان یان با بڵێم ئێوە یەکدەنگ و یەک هەڵوێست نین لە مەسەلە چارە نووسازەکاندا واتە نەتانتوانیوە لەژێر یەک چەترا کۆ بنەوە بۆ بە هەمووتانەوە بە هەمان شێوە بە نسبەت کوردەکانی سووریاشەوە هەمان شت لە ئێستادا دەبینرێت ئەمە بۆ وایە بۆچی ئایا مەسەلەکان بەرژەوەندیە یاخود مەسەلەکان بڵین ناکۆکی فکریە یان چییە ئەمێ بزانم من لە پێشدا پێم خۆشە ئەوە بڵێن کە بەرحاڵ پرسیارەکە پرسیارێکی جدیدەوە خۆزگە مەسەلەن لە شوێنێک دەکرا مەسەن لە میدیای لە دەستگایەک هەموو نوێنەرانی حیزب و لە سیاسیەکان کۆ ببینەوە ئەو جا مشەخەس باێ کە بەرحاڵ کێ لەگەڵ نییە کێ لەگەڵا چۆن ئەوەندەی دەکرێت دێتە میدیا مەسەن هەموو حیزبەکان هەموو لایەک کە باس دەکەن ئێمە ئامادەین و هیچ شرت و مەرجێکمانە بەڵام کە دەگاتە ئاسی پراتیک دەبینی هیچ کەس ئامادە نییە مەسەلەن ئەوەندەیە من ئاگاداری هەڵوێستی حزبی دموکراتی کوردستان لەو پەیوەندیەدا هەوڵی داوە هەنگاوی عملی هەڵبێنێ بەڵام بەداخەوە بە حکمی کۆمەڵی فاکتر نەتوانراوە شتەکە پێش بخرێ و بگاتە مەسەلەن ئەوەی کە هەموو هێزە کوردیەکان لە دەوری پلتفۆرمێک کۆبنەوە یا لە چوارچێوەی کۆمەڵی خاڵی هاوبەشدا ئیشکەن و سیاستکەن و پرۆژەکانی خۆیان بەرنە پێشەوە مەسەلەن بیانوهای لاوەکی هەیە کە بەحس دێتە سەر بەحسی هاوکاریکردن شتی لاوەکی دێن نەگۆڕێ مەسەلەن فلان حیزبی تێدا بێ ئەمن تێدا نابم باشە ماسلەکە مەسەلەن دەبینی بۆ خۆی کە دێتە سەر میدیا باس لە پلۆرالیزمی سیاسیەکە باس لە مەسەن فرەدەنگیەکە باس لەوە دەکا کە دەبێت بە بیر و بۆچوونی جیاوازەوە مەسەن هەمومان لەسەر خاڵە ئاوبەشەکان کۆک بین بەڵام کە دەگاتە ئاستی عمل ئەمانە دەور دەبینن یەکی تریش فاکتۆرێکی تریش کە دەور دەبینێت لە مەسلەیەدا شرایەتێکی سیاسیە ئەگەر ئالوگۆڕێکی سیاسی جدی لە ئێران و لە ڕۆژڵاتی کوردستان بێتە گۆڕە پێم وایە هەموو حیزبان ناسارن نیە بەڵێ کاک مادێ دو پرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە لە ئێستادا کەمتر لە 6 مانگ ماوە بۆ هەڵبژاردنە بڵین پارلەمانیەکانی ئێران بە بڕوای تۆ ئەم هەڵبژاردنە خۆری بەختی ئەحمەدی نەژاد بەرەو ئاوە بوون دەبات ڕەنگەوە چۆن بڵێم شتێکیەوەی مطلق نەگەریەکی پێوە دیار بێ بەڵام ئەم هەڵبژاردنە بە باوەڕی من بە حکومەیە کە یەکەم هەڵبژاردننی پاش هەڵبژاردننی خولی دێمی سەر کۆماری یارانە گرنگیەکی تایبەتی لەو ڕۆ کە مەسەن تو ئەندامانی پەرلەمان دیاری دەکرێن نوێنەرانی مەحەلی خەڵک دیاری دەکرێن بۆیە دەبێت بە وریاییەوە چاو لێ بکرێەوە کۆمەڵی شت دەور دەبینێت لەوەی کە مەسەن جەنابەت ئەشارەت پێدا یەکەم مەسەلەی سووریایە دووهەم خودی هەڤڕەکێ نێوان باڵەکانی سیستمی کۆماری ئیسلامیە کە بەرحاڵستە مەسەلەن باڵی بەهێزینە و کۆماری ئیسلامی و باڵەیەکە لە عەلی خامنەی نزیکە ئەمانە شتێفێکی تێدایە بۆ لێدانی لایەنگرانی ئەحمەدی نژاد هەوڵەدەن مەسن ئیتلاف و کۆبوونەوەی نیاوپەیمانی جۆرا و جۆر پێکبێن تەنانەت مەسن هەوڵەدەن لەگەڵ کەسێکی وەکو هاشمی ڕەفسنجانی کە مەسن ئەحمەدی نژاد وەکو دەسەڵاتدار یا ئەوەیەکی هینێک دەسەڵاتدارێکی گەندەڵ مەسەن لە قەڵەمی بدەن هەوڵدەن ناوپەیمانی پێکبێن و کۆبوونەوە بکەن پێک بێن لەواقع لەسەر ئەوە بەڵام شتێکە هەیە لەو نێوانە احتمالی هەیە منکو ئەگەرێک دادەنم کە لە داهاتوودا لە ناکامی و هەڵبژاردنانەدا ئەگەر وەزعەکەوەکو خۆی بڕوە ئەحمەدی نژاد نەهایەتدا بێت مەسەلەن بە تەواوەتی حەزف نەکرێ بەڵام کەمینەیەکی زۆر زۆر کەمی لە پەرلەماندا هەبێ و بە نسبەتەوەشەوە کورد چۆن تعامل لەگەڵە مەسلەیەەکە پێم وایە بە پێچەوانەیە و جارانەی تکە مەسەلەن هەمیشە هەڵیانداوە لە دەوری هەڵوێستێکی پاسیڤدا وەکو تحریمکردن بمێنەوە دەبێت ئەو جارە بەدەر لە تحریمکردنیا بەشداریکردن بە شێوەیەکی ئەکتیڤ لە مەیدانەکەدا بن و بۆ هەر چەشنە حاڵەتێک دەبێت ئامادە. زۆر سپاس بڵێ کاک مادی ئەحمەدی بەرپرسی پێشووی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی و چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتێ. سپاس بۆ باش.
بینەرانی عزیز تاوتوێم ڕۆمان تایبەت بوو بە 19هەمین ساڵیادی تیرۆرکردنی دکتۆر سادقی شەرەفکەندی. تا تاوتوێیەکی تر بەخواتان ئەسپێرم.